کە سوکاری سەربەرزی شەیدان بنە ماڵی شەیدان بنە ماڵی شەید هێرش بەڕێز کاک حەمەد جەزا لێپچەی مەڵبەند کاک مستەفا فەرماندەی پێشمەرگە قارەمانەکان کە سوکاری شەیدان کەسایەتی و پیاو ماقولان ژنان هاوڕێ و هاوسەنگەران جێگەی دەستخۆشیە بۆ سەرۆکایەتی شارەوانی ڕاپەڕین باخچەیەک لە گەڕەکی ڕاپەڕین کە بکرێ بە ناوی شەیدێکی فەرماندە زۆر سپاسیانەکەین جێگەی دەستخۆشیە. بەڕێزان 3 ساڵ لەمە و پێش لە ڕۆژێکی وەکو ئیمڕۆیە ئێمە پۆلێک قارەمانی خۆمان لە دەستدا زیاد لە 40 هەواڵی خۆمان 40 قارەمانی خۆمان لە دەستدا زیاد لە 120 برینارمان هەبوو. هیچ حیزبێک لە کوردستانە ناتوانێت شان بالەشانی یەکێتی نیشتیمانی کوردستان سزنی فزەیلیا استیخباراتی کەرکووک ئەمنی سلەیمانی بز بە بستی شاخەکان شاهیدی هەڵوێستی شۆڕژگەڕانەی یەکێتی نیشتیمانی کوردستانن کە ئێمە چه دەورێکی قارەمانەمان بینیوە بە درێژایی مێژوو یەکێتی نیشتیمانی کوردستان مێژوویەکی سەروەری تۆمار کردووە. هی ئەوەیە هەموو هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو خەڵکی کوردستان شانازی بەو مێژووەوە بکەن لە هەر پارچەیەکی کوردستان پێویستیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بێ هاوکار بووین و شەهیدیشمان ناوە و تەسحێشمان ناوە. ئێمە ڕۆڵی کاریگەریشمان هەبووە بێجگە لە شۆڕش پەرپاکردنەوەی شۆڕشی نوێ خۆتان ئەزانن لە هەڵبژاردننی و پەرلەمان دروستبوونی حکوومەت لە مەقاومە و بەرخودان کاتێککە داعش هات ئەوە چێ بوو یەکەم جار وتی ئەمە هێزێکی ڕەشە و هاتوون و ئەبێ مەقاومە بکرێت و ئەمانە لە ناو ببرێن مەقاومە بکەین تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. بنەماڵی سەربەرزی شەیدان بەڕێزان فەرماندە و فەرماندەی ئەفسەرانی فەرماندەی هێزەکانی هەفتا بەڕێزان لێ پرسا و کادرەکانی مەڵبەندیەکی ڕێخستنی سلێمانی بەڕێزان لێ پرسا و کادرەکانی مەڵبەندی ڕێخستنی پێشمەرگە بەڕێزان زانیاری پێشمەرگە بەڕێزان سەرۆکایەتی شارەوانی ڕاپەڕین و بەشەکانی بەڕێزان بەڕێوەبەر و کارمەندانی کارگە شیرەمەنی هاالە هاوڕێ هاوسەنگەرانی شەید بە ناوی بنەماڵەکەمانەوە بە خێراتنتانەکەین. 3 ساڵ لەمە بەر و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا نەتەوەی کورد جارێکی دیکە دووچاری شێوانی دۆخی ناوخۆیی و ئاڵۆزی سیاسی ناوچەکە بوو کە بەهۆی هەندوارنەگرتنی پێشاتە سیاسی و سەربازیەکان کارەساتێکی وەکو 16 ئۆکتۆبەری لەکەوتەوە کە بووە هۆی شەیدبوونی شەیدی فەرماندە مقەدەم هێرشنەمەڵی و پۆلێک فەرماندە و پێشمەرگەی ئازا و قارەمان کە بڕیاریان دابوو تا دوادوڵەپی خوێنیان بەرگری لە خاکی کەرکووکی کوردستان بکەن. بەڕێزان ئەم خاکە بە درێژایی مێژووی کورد بە خوێنی ڕۆڵەکانی ئاودراوە شەید مقەدەم هێرش و هاوڕێکانی نەیەکەم شەید و نەکۆتا شەیدی ئەم کاروانە ئەبن. سەرەڕای ئەو کۆستە گەورەیەمان و جەرگی لەدلەتمان بەشداری و هاوخەمی ئێوەی ئازیز لەگەڵمان ئارامیمان پێبەخشێت. لەم ساڵیادەدا وکردنەوەی باخچەیەک بە ناوی شەید مقەدەم هێرشنەمەڵی لەسەر ئەرکی کارگەی هاالە بە سەرپەرشتی بەڕێزان لە سەرۆکایەتی شارەوانی ڕاپەڕین بەشی باخچەکان لە غەمەکانی کەم کردینەوە.